کەرکک دابنێ پارێزگاری کورد بێت و لە چوارچەوەی کە کوردیش بێت یەکێتی بێ لەبەر ئێستاقۆی هەڵبژاردننی ئێستاقاقی یەکێتیە دوش ئەو کێشانی کە لە بەغا هەیە بەڕاستی ناکرێت کورد لە هەرێم سیاسەتێکی هەبێ و لە بەغاش سیاسەتێکی هەبێت دەبێ هەمومان هاوبەش بین لە سیاست داڕشتنی سیاسەتی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عراقیە جا بۆیە یشتی لەسەر ئەو بنەمایە اتفاقی لەگەڵ پارتیا کردووە پێم وایە لە هاوتەریب لەگەڵ دەشتیکردنی حکوومەتی هەرێمیشە مۆزوعی کەرکوک دێتە ئارا و مۆزوعی بەغاش دێتە ئاراوە چونکە ئەم دوو مۆزوع وابەستەیە لای یەکێتی بە تەشکیلکردنی حکوومەتی هەرێمەوە خۆی لە ڕاستیە ڕێکەوتنی ئێمە بەو شێوە بووە تەفاهماتی من چارەسەرکردنی دۆخی کەرکوک بەسترایەوە بە لێک تێگەیشتنی کاک کۆسەت و کاک مەسعود ئەوان دەبێت تەفاهمی لەسەرکەن و تەفاهمەکەی ئێمەش لەسەر بنەمای ئەوەیە کە دۆخی کەرکوک دەبێت لە ڕێگەی پارێزگاریی کوردەوە ئاساییکرێتەوە چونکە ناکرێت چاوەڕوانی هەلومەرجێشتەکەی نێودەوڵەتی یا ئەقلیمیان عراقی بین بۆ ئەوی بارودۆخی کەرکوک ئاسایی بێتەوە چونکە ئەمە وەکوێت لە چاوەڕوانی گۆدوای بین ئێمە ناکرێت لە چاوەڕوانی گۆدای بین و دەبێت بەزوترین کات هەوڵ دێن چونکە ناکرێت ئەگەر مۆزوعی کەرکوک مۆزوعێکە داگیر کراوە لەلایەن جێشی عراقیەوە بە هەمان شێوە موسڵی داگیر کراوە ئەی باشە بۆ دوێنێ موسڵ لە پرۆسەیەکی ئەنجومەنی پارێزگای موسڵە توانیان پارێزگار دەستنیشانکەن ئەکری لە کەرکووکیشە هەمان ئەو پرۆسی دووبارەکرێتەوە پێشتر لە محافزی دەکرێت ئەم پرۆسی ئەنجامدرا بوو و لە ڕێیان سەرۆکۆماریشەوە مصادقەش کرا و ئێستا هیچ کێشەیەکیان نییە و ئەکرێت کەرکووکی شوالێکن چونکە ناکرێت ئێمە بچینە پرۆسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەوە ئەگەر بێت و پارێزگایشی کورد نەبێت ئەگەر بێت و بارودۆخی کەرکوک ئاسایی وەردەودا ئاسایی نەکەینەوە کورد نێتەوە سەریدا ئەویداریکە لە دەستی داوە وەریگرێتەوە ئەو وەزع ئەمنیکە هەیە وەردەودا کەمی کاتە وەزع دۆخێکی خراپی ئەمنی هەیە لە شارەکە دەبێت تەخفیفیکە ئەمە بەچیەکرێ ئەمە بەواکرێت کە تۆی کەسی یەکەم ڕئیسی وحدەی ئیداریەکەت کورد بێت و ئەوەی استحقاقی کوردیشە لە کوردیش استحقاقی یەکێتیە کەواتە دەبێت ئیشتیکار لەسەر ئەمەکرێت ناکرێت ئێمە چاوەڕێکین بۆ مووسڵ حەڵال بێ بۆ کەرکوک حرام بێت دەبێت هاوشێوەی مووسڵیش ئێمە ئەو پرۆسی لە کەرکووکە دووبارەکرێتەوە بۆ دەکرێت چونکە ئێمە ئەگەر وانەکەین بەڕاستی زەریری گەوراکەین لە ڕووی نەتەوەییەوە و کێشەی گەورە ڕوبەڕوومان بۆ تۆ لە منتەقەیە چونکە خۆمان داگاداری منتەقەکە بەرە وەزعێکی نائاساییتی ئەپەڕێت سڕائێکی گەورە لە منتەقەیە دروست بووە بە تایبەتی شەڕ لە دەرگای کوردستان و عێراق و منتەقەکەیە لەبەرەوە دەبێت کورد ئیستا لە هەموو کازیاتر لە ئامادە باشێکی باشا بێ بۆ ئەوی بتوانانی کێشە ناوخۆیەکانی خۆی کێشە لاوێجەکانی خۆی ئەو کێشانی کە هەیەی وردەودا سافیکە وردەوردا هەوڵدا مەرجعەتێکی سیاسی کوردیش دروستکە لە پێنای ئەوەی چۆن ڕوبەڕووی ئەم دۆخەت سیاسی کە ڕوبەڕوومان ئەبێتەوە لە ئایندەی نزیکە چۆن ڕوبەڕووبینەوە چۆن بڕیایی لێدەین چونکە ئەو سرعادی کاتبش یەجگار مەترسیدارە لەوانەیە چونکە ساحی کوردستان و عێراق بێتە ساحی شەڕ لە ئایندەیە لەبەرەوە دەبێت و قیادەی کوردی دەبێت زۆر بە یانە مامە لەگەڵ ئەم دۆخەکە وردەوەدا ئەو کێشانی کە هەیە لە بابەتی کەرکووکە لە بابەتی بەغا دەبێت سەرکردە سیاسی حیزبەکان هەمیان کۆ بنەوە مەرجعەتێکی سیاسی پێکردن لە پێنای ئەو بتوانین چۆن بتوانن چارەسەری ئەم دۆخانە بکەن چونکە تا ئەم دۆخانە چارەسەر نەکەی زەحمەتە تۆ بتوانیت لە مەسەلە گرنگەکانی کەشە لە مەسەلە استراتیژیەکانە تۆ بدەنی هاوتەبا بیت و یەک ڕیز بیت و چونکە پێویستەکە لەم دۆخەیە ئێمە ئیش لەسەر ئاراستێ بکەین